سڵاوتان لێبێت خوێندکارانی ئازیز لەوانەی ئەمڕۆدا کە دوایەمین وانەی جوگرافیای ئاواکاریە باس لە هەندێک هۆکار دەکەین کە کاریگەریان لەسەر دابەشبوونی زەوی شارەکان هەیە بە پێی جۆری چالاکیەکان و نەخشەی بەکارهێنانی زەوی شارەکان و شێوەکانی فراوانبوونی شار و لایەنە ئەرێنی و نەرێنیەکانی ئەو فراوانبوونە. ئەڵبەت هەندێک هۆکاری سەرەکی و کاریگەر هەن لەسەر چۆنێتی بەکارهێنانی زەوی شار و ڕواڵەت پێدانی، لەوانە هۆکاری سروشتی و ئابووری و کۆمەڵایەتی و دیمۆگرافی و هۆکاری شوێن و تەنانەت پێشکەوتنی تەکنەلۆجی و یاسا و پلانی حکوومەتیش کاریگەری گەورەیان هەن لەسەر ئەم دابەشبوونانە کە لێرەدا باسییانەکەین. یەکەمیان هۆکارە سروشتیەکان وەک بەرز و نزمی ڕووی زەوی، سەرچاوەکانی ئاو هەوا و ڕووەکە پۆشاک، بێگومان ئەمانە کاریگەریان هەیە لەسەر ئەوەی کە چ شوێنێکی شار بۆ کام جۆری چالاکی مرۆیی گونجاوە. و هۆکاری ئابووری کە مەبەستمان لە نرخی زەوی و ئاستی گوزەرانی دانیشتوان و خواستە لەسەر زەوی، ئەمەش خۆی لەژێر کاریگەری کۆبوونەوەی چالاکیە بازرگانی و پیشەسازیەکاندایە و هۆکارێکیشە بۆ ڕاکێشانی وەبەرهێنەران و هێزی کار یان بە پێچەوانەوە. دەشێت هۆکاری کۆمەڵایەتی کاریگەری گەورەی هەبێت، زۆر جار لەسەر بنەمای پێداویستی کۆمەڵایەتی کەڵک لە زەوی شارەکان وەرەگیرێت. کوێ بۆ دروستکردنی مزگەوت باشە و کوێ بۆ دروستکردنی کەنیسە، ئاخر خۆ ناکرێت لە شوێنێکا کە کریستیان نشینە مزگەوت دروست بکرێت و لە شوێنێکا کە جوو یا موسڵمان نشینە کەنیسە. لەبەرەوەی ئەمە پێچەوانەی خواستی کۆمەڵایەتیە و جگە لەوەش بە هەندوەرگرتنی ئاستی ڕۆشنبیری دانیشتوانی شوێنەکە کە ئەمەش کاریگەری هەیە لەسەر جۆری خزمەتگوزاریەکان. زیادبوونی ژمارەی دانیشتوان هۆکارێکی دیمۆگرافی کاریگەری گەورەی هەیە لەسەر فراوانبوونی شار و ئاست و شێوەی خزمەتگوزاریەکان. شوێن بە پێی دوور و نزیکی لە ڕێگەکانی گواستنەوە بازاڕەکان دیسان کاریگەری هەیە و لایەنی تەکنیکیش کار لە دابەشبوونی بەکارهێنانە جۆرە و جۆرەکانی زەوی شارەکان دەکات کە ئەمەش لە بواری بیناسازی و ڕێگەکانی گواستنەوە و شوێنگەلێک لە شارەکانە کە پێشتر دەکرێت فەرامۆش کرابن بەهۆی سەختیەکانی بەردەم گەشە سەندنی، ئێستا بەهۆی بوونی ئامێرە پێشکەوتووەکانەوە کۆسبووتەگەرەکانی لادەبرێن و بۆ مەبەستی دانیشتوان یا چالاکیە مرۆییەکان بەکاردەبرێن. بێگومان لایەنی دەسەڵات و حکومدارێتی و یاسا و پلانەکانی دەوڵات هۆکارگەلێکی کاریگەرن لەسەر شێوەی دابەشبوونی بەکارهێنانی زەوی شارەکان، چونکە بە پێی یاسا و پلانی حکوومەت هەریەک لەم بەکارهێنانانە مۆڵەتیان پێدەدرێت. ئەم هۆکارانە پێکەوە هەموو ئەمانی کە باسمان کرد وا دەکات زەوی شارەکان بەکاربهێنرێن بۆ چالاکی جۆرا و جۆر و شوێنێک بۆ نیشتەجێبوون، شوێنێک بۆ بازرگانی، یەکێکی تر بۆ پیشەسازی، هەر شوێنەوە بۆ جۆرێک لە خزمەتگوزاری. ئەڵبەت نەخشە هۆیەکی بە چاوبینراوی فێرکردنە، کار ئاسانیەکی زۆر دەکات بۆ تێگەیشتن لە دابەشبوونە جوگرافیەکان. نەخشەی بەکارهێنانی زەوی شار لەمڕۆ گرنگی زۆری هەیە. ئەم نەخشانە چۆنێتی دابەشبوونی زەوی شارەکان بە پێی چالاکیە جۆرا و جۆرەکان ڕوون دەکەنەوە. گرنگە کوالێتیەکی باش و پێوەرێکی بەرزی هەبێ بۆ ئەوەی دابەشبوونەکان تیایدا بەڕوونی دەرکەوێت و زۆر گرنگە ئەم نەخشانە بە پێی گۆڕانکاریان تێدا بکرێت. لە ڕاستیە بەبێ نەخشەی دابەشبوونی زەوی شار زەحمەتی دروستە بێ بۆ تێگەیشتن لە ڕواڵەتی شار.
بە کورتی سوودی ئەم نەخشانە لە چەند ڕوویەکەوەیە. یەکەمیان ئەوەیە کە ئامرازێکی گرنگە بۆ پلاندانان و بڕیاردان لە چۆنیەتی بەکارهێنانی زەوی شار بە گونجاوترین شێوە. دووهەم بۆ بە دوواداچوون و چاودێریکردنی ئەو پیشە و چالاکیانەی کە لە شاردا هەن. سێهەمیان لەم ڕێگەیەوە ئەتوانرێت ئەو چالاکیانەی کە دەبنە هۆی زیانگەیاندن کەم بکرێنەوە یاخۆت بگوازرێنەوە بۆ شوێنی تر. گرنگیەکی تری ئەوەیە کە دەتوانرێت بە تێپەڕبوونی کات گۆڕانکاریەکان نیشان بدات. پاشان و لێرەوە دێنە سەر بابەتی فراوانبوونی شار و شێوەکانی چییە و مەبەستمان لێی چییە، مەبەستمان لە فراوانبوونی شار چییە، و بە دڵنیاییەوە فراوانبوونی شار بریتیە لە کشان و درێژبوونەوەی ڕووبەری شار بە ئاراستەی جیاواز، طبعاً بەرەو ناوچەکانی دەوروبەری شار. یاخود ئەم فراوانبوونە هەندێک جار بە شێوەیەکی ستونی یا شێوەیەکی ستونی وەردەگرێواتە لەسەر هەمان ڕووبەر باڵەخانەی بەرز دروستەکرێن. هۆکاری سەرەکی لەم بارەدا لە بابەتی فراوانبوونی شاردا هۆکارە سەرەکیەکە زۆربوونی ژمارەی دانیشتوانە و گەشەکردنی چالاکیە بازرگانی پیشەسازی و کارگێڕیەکانە. جاری وای شەیە بە شێوەی هەڕەمەکی و تەجاوزات ئەم گەشەکردنە ڕوادات، بە تایبەتی لە وڵاتە تازە پێگەیشتووەکانی وەکو میسر و هندستان و بەرازیل و مەکسیک. تەنانەت لای خۆشمان ئەم دیاردەیە هەیە کە ئەمە دیاردەیەکی نەرێنیە، بەڵام لە ڕاستیە ئەمە ئاماژەیە بۆ ئەوەی کە فەزای سیاسی و فەرمانداری وڵاتەکە نەیتوانیوە خواست و پێداویستی دانیشتوانەکەی پڕ بکاتەوە، ئەوە ڕێکی بخات. بۆیە ژیان خەڵکەکە ناچارەکات کە لە دەرەوەی یاسا و پێداویستی لە دەرەوەی یاسا و ڕێنماییەکانی حکوومەت پێداویستیەکانی خۆی فەراهەم بکات. بەڕاستیەکی بێچەند و چوون بوونی ئەم دیاردەیە بەر لەوەی وەکو تاوان و سەرپێچی خەڵکی سیر بکرێ، تاوان و کەمتەرخەمی دەسەڵاتە بەرامبەر بە هاوڵاتیانی. ئێستا با سەرنج بدەینە سەر هەردوو شێوازەکەی فراوان بوون کە فراوانبوونی ئاسۆیی و فراوانبوونی ستونیە. فراوانبوونی ئاسۆیی بە مانای بەکارهێنانی زیاتری ڕووبەری زەوی شار بە ئاراستەی جیاواز دێت کە بێگومان لە هەمیشە لە کەناری شارەکانەوەیە، واتە دروستبوونی گەڕک و ناوچەی نوێی نیشتەجێبوون کە بێگومان ئەمەش چالاکیە بازرگانی و پیشەسازیەکانیش بۆ خۆی ڕائەکێشێ. بەڵام ئەم زیادبوونە زۆر جار لەسەر حسابی زەویە کشت و کاڵیەکان یاخود پشتێنەی سەوزایی دەوروبەری شار ڕوو ئەدات. لە نمونێ ئەم جۆرە فراوانبوونە هەندێک جار پایتەختەکانی شەگرێتەوە، بە تایبەتی لە وڵاتە تازە پێگەیشتووەکاندا وەک بەغداد کە پایتەختی عێراقا، یاخود تاران لە ئێران و مەکسیکۆ سیتی لە وڵاتی مەکسیک. هەرچی فراوانبوونی ستونیە ئەوە بریتیە لە زیادبوونی یەکەکانی نیشتەجێبوون و بازرگانی لەسەر ڕووبەری زەوی بچووک لەسەر ڕووبەرێکی زەوی سنووردار، بە تایبەتی لەو ناوچانەدا کە نرخی زەوی گرانە وەک شارەکانی نیویۆرک و هۆنگ کۆنگ و تۆکیۆ و دووبەی. ئەم شێوە فراوانبوونە لە شێوەی تەلار و باڵەخانەی بەرزدایە، لە بنکەدا ڕووبەرێکی کەمی زەوی داگیر دەکات بە بەراورد بەو ژمارە زۆرەی دانیشتوان کە دەتوانێت لە خۆی بگرێ. با بڕوانینە ئەم وێنەیەی کە وێنەی باڵەخانەی ریجنت ئینتەرناشناڵە لە وڵاتی چین کە نزیکەی 20 تا 30 هەزار دانیشتوانی هەیە.
20 تا 30 هزار دانیشتوانی هەیە. ئەمە زۆر کەس وەک شارێکی ستونی باسی دەکەن لە کاتێکە کە بنکەکەی زۆر لەوە بچووکترە کە پێویستە بۆ فراوانبوونی ئاسۆیی. بەبێشک و بێگومان ئەم فراوانبوونە چ فراوانبوونی ئاسۆیی بێ یاخود فراوانبوونی ستونی بێ لایەنی باش و خراپی هەیە بە شێوەیەکی گشتی. لایەنە باشەکانی بریتین لە گەشەکردنی ئابووری و زیادبوونی پرۆژەکانی وەبەرهێنان لە بوارە جۆرا و جۆرەکاندا و هەروەها زۆربوون و فراوانبوونی یەکەکانی نیشتەجێبوون. هەم شوێنی نیشتەجێبوون بۆ خەڵکی زیاتر فراهم دەبێت، هەم لەو گەڕەکە نوێیانەدا پانتای ڕووبەری یەکەکانی نیشتەجێبوون بواری ئەوەیان هەیە کە فراوانتر بن، بەلای زەویەکان هەرزانترن، خەڵک دەتوانێت خانووی گەورەتر دروست بکات. و ئەم گەڕەکە نوێیانە نرخی زەوی و خانوویان زۆر گران نییە، ئەمەش دەستڕەسی زیاتر دروستەکات تا زۆرتر خەڵکی بتوانن ببنە خاوەنی یەکەی نیشتەجێبوون، ئەڵبەت وەکو پێویستیەکی گرنگی ژیان. و ئەو زەختە زۆرەشی کە لەسەر سەنتەری شارەکان هەیە کەمیەکاتەوە، بە تایبەتی ئەگەر خزمەتگوزاریەکان وەکو پێویست بن ئەوە ناچارنین ڕۆژانە هاتوچۆی سەنتەری شارەکان بکەن و جەنجاڵی ناو سەنتەری شارەکان بێگومان کەمەکاتەوە. لایەنە نەرێنیەکانی ئەوەیە کە هەمیشە ئەم فراوانبوونە لە سەر حسابی زەوی کشت و کاڵی دەبێت کە بێگومان کشت و کاڵ سەرچاوەی خۆراکی مرۆڤە و ناهاوسەنگی سروشتی و ژینگەی دروستەکاواتە زۆرجار ئەو کەنارانە کە شوێنێکی سروشتین و بەشداری دەکەن لە هاوسەنگی باری ژینگەی شارەکان بە چیمەنتۆ خانوودا دەپۆشرێن و زۆربەی جاریش بەهۆی نەبوونی خزمەتگوزاریە پێویستیەکانی وەکو ئاو و ئاوەڕۆ و تەندروستی و تاوکو دوایی هەر ئەم شوێنانە خۆیانە بنە مەترسی لەسەر ژینگە و باری تەندروستی شارەکە و ئەم فراوانبوونە وا ئەکات کە خزمەتگوزاریەکانی بۆ دابین بکرێ، مادەم فراوانبوون ڕوویداوە کەواتە ئەبێ خزمەتگوزاری بۆ دابین بکرێ کە زۆر جار ئەمەش لە ئاستی پێویستدان نابێت و دەبێتە فشار لەسەر پلانی شار و یەکەکانی کارگێڕی، بە تایبەتی ئەگەر هات و پلانی ورد و هەمەلایەنە بۆ ئەمە نەبوو. و بەهۆی ئەو ناهاوسەنگیە ژینگەیی کە باسمان کرد بێگومان دەبێتە هۆی دەردانی زیاتری گازە گەرمی پارێزەکان غازات الدافئە و لە ئەنجامی زۆربوونی ئەم گازانەش بنمونەی ئەم گازانە وەکو دۆمۆکسیدی کاربۆن، وەکو گازی میسان و گازی کلۆر و تاوەکو دوایی ئەمە قەتیسبوونی گەرمی لێ ئەکەوێتەوە، ئینحیباسی حەراری. هەموو ئەمانە لایەنی ئەرێنی و نەرێنی فراوانبوونی شارن. ئەڵبەت پلانی زانستی ڕێک و پێکە توانێت لایەنە ئەرێنیەکان زیاد بکات و لایەنە نەرێنیەکان کەم بکاتەوە و بە پێچەوانەشەوە کاتێک کە هیچ پلانێکی زانستی تۆکمە نییە و ڕەچاوی باری سروشتی و ئابووری شارەکە ناکرێت، لایەنە نەرێنیەکانی زیاتر دەکات. لێرەدا ئیتر هاتینە کۆتایی جوگرافیایی ئاواکاری بە هیوای ئەوەی کەڵکێکی هەبوو بێت و ئومێدەوارم لەوانە و زنجیرەکانی داهاتوودا کە باسی جوگرافیای خزمەتگوزاری دەکەین بە یەکدی بگەینەوە تا ئەو دەمە بمێنن.